ئەمڕۆ ئێمە وەک ئیدارە وەک دام و دەستگا حکومەکان لەم سنوورە بە هاوکاری ئەو گەنجەکان و ڕێکخراوەکان و بەشێکی لایەنە سیاسەکان ئەمڕۆ حملەیەکی شۆردنی ناو ئەم قەزامان دەست پێ کردووە ئاماژمان پارێزگاریکردن لە تەندروستی هەموو لایەک ئەم بەڵا ئیسە ڕووی تێکردوین هەمومان بە یەکەوە کوژێ دەوڵەمەند و فەقیر بە یەکەوە کوژێ وڵاتەکەمان لە ناوە بە ئێمە نابێ هەموو شتێک بتوانین بڵین حکومت بۆ نایکا یا فڵان بۆ نایکا ئەو بن هەر کەس لە ئاسی خۆیەوە بە پێی توانای خۆی وەکو بەڕێوەبەراتی بەرگی شاسانی ئەمڕۆ پرۆسەیەکی بابەتی تەتیرمان با بڵێم بەردەوامی پێدا ئەمڕۆ وا بینین کە ئێساکانە بە درێژایی شەقامەکانی ناوجادە بازاڕەکانی شار ئێمە ئەگرینە سۆ مەبەستمان چێ لەمە لە وەستانەوەیە لە دژی ڤایرۆسی کۆرۆنا ئەمەی کە دڵنیاییدانە بە مەبەستی سەلامەتی زیاتر بۆ هاوشاریانمان ئێمە هەڵبەت ئەمڕۆکانە ماوەی 4 کاتژمێ بەردەوامیە دەین و بەردەوامیەکەیشمان هەر بۆ ڕۆژێ نییە واتە لە بە پێی جەدەلی کارکردمان هەفتەی 2 ڕۆژ بۆ شوێنەکانی تر شەقام و جادە و کوچە کۆڵانەکانمان ئەمڕۆ بەگەیشتنی ئەو موادانەی پاکەرەوە دەستمان کرد بە هەڵمەتێکی تاقیمکردنی سەرجەم شەقامەکانی سنتەری قەزای سۆران و بە هەر سێناحیەکەی دیانە و خەلیفان و سیدەکان دەست پێ دەکات لە ئەمڕۆ ڕابنبەستی تاقیمکردنی سەرجەم شەقامەکان و ئەمە شنگاوێکی خۆپارێزیەکەوە حکوومەت هەرێمی کوردستان دەستی پێکردووە بۆ ئەوەی کەوا بە کەمترین زیان لە ڤایرۆسی کۆرۆنا ڕزگارمان بێتن. داواکاریمان لە خەڵکی ئەوەیە کە کەمتر بێنە دەرێ بە تایبەت بە ساڵە سۆکان مەگەر ئەگەر کارێکی زۆر واجب بێ داواکاریمان لە مامۆستا ئاینەکانی ژەوەیە ئەوەندەی دەتوانن مەجلیسی خەتمەکان کۆوەکەن یا فکرێکی دیکێ بۆ بکەن ئێستا شمارە تەلەفۆنیان کاناڵی تەلەگرامیان داناون زۆر باشە فکرێکی باشە بەرحاڵێمە بتوانین لەو زنجیرەی کە پێوە دەڕوا ئەو نەخۆشیە بتوانین زنجیرەکەی بستێنین موفق دەبین شتێکی هێندە ترسناک نییە بەس هێندێک شتن ڕاحاتیان کەی وەک دەشتنەوەی هەمیشەگی وەک نەهاتنە دەرێ وەک کۆنەبوونەوە لە کۆمەڵ ئێمە دەبێت بۆ خۆمان دەردی خۆمان دەرمانکەین ئێمە بۆ خۆمان دەبێت حەز بەوەی بکەین بەرپرسیارەتی هەڵگرین کە لە ژوورەکانی خۆمان نینە دەرێت ئێرە 8,000 خەڵکی شیمیایی لێیە هەڕەشەیە ئەوە هەڕەشەیەکی گەورەیە بۆ سەرژیانی هەموو ئەوانە هەر بابێک کە بمری چەندانە منداڵ بێ باب دەبێت هەر بابێک کە بمری چەندانە ژندێ و کەڕتە دەبێت کار بکات و منداڵەکانی بەخێوکە ئەوانە فقط باسی نەخۆشیەکەی نیە باسی دوانە خۆشیە پێش نەخۆشی چ بکەین لە حاڵەوە کە نەخۆشیە تۆ چ بکەین و دوانە خۆشیەکە دەبێت ببینە خەیرانەکە چۆن تون دەبێت